مەلا محەممەدی خەتێ مفتی میرنشینی سۆران بوو، زانایەکی گەورەی کوردستان بوو، زۆربەی زانستەکانی سەردەمی خۆی خوێندووە، هاوکات حوجرەی هەبووە و توانیوێتی لەو ڕێگەیەوە خزمەتێکی زۆری گەلی کورد و دۆسیەی کورد بکات. مامۆستا مەلا محەممەد حاشیەی زۆر بووە لەسەر کتابەکان، بەڵام ساڵی 1957 لە ڕەواندوز هەمووی سوتایە، تەنها ڕیسالە کەمایتەوە ڕیسالەی عیلمە، ڕیسالێکی مستەقیل لە بەخۆی نووسیتی. لەو ڕیسالە مامۆستا خۆی لە مەوزوعی زۆر قورسدایە کە خلافە لە بینی فەلاسیفە و متەکەلیمین و حوکەما و معتەزیلە. مامۆستای گەورە مامۆستای عەلامە مەلا محەممەدی خەتێ ئەو ڕیسالەی لەبۆ داود پاشا نووسیە، وەختی خۆی داوای لێکردیە و ئەو ڕیسالە دەلالەتە لەسەر ئیمکانیەت و قووەت و قودرەتی علمی مامۆستا. مەلا محەممەدی خەتێ لە ئەوەی پەرە بە خوێندنەکەی خۆی بدات و پەرە بە علم و زانست و معریفەتی خۆی بدات، سەردانی زۆر شوێنی کردووە، ئەوە تا سەردانی حتا سەردانی بەغداشی کردووە. لە سەردانی بەغدا توانیوێتی لەگەڵ داود پاشا والی بەغدا کە لەو کاتەدا لە مەدرسەی شێخ عەبدولقادری گەیلانی پێکەوە بخوێنن، لەوێ کۆمەڵێک علم و زانست وەربگرێت و پەیوەندیەکی دۆستایەتی دروست کات و ئەو پەیوەندی دۆستایەتی وای کردووەکەوە پەیوەندێک لە نێوان میر محەممەدی پاشای کۆرە و هەروە داود پاشا دروست بکرێت هاوکارێکی سەرەکی بۆ لە ئەوەی بتوانێت گەشە بە میرنشینی خۆی بدات. دەربارەی شێواندنی مێژووی ئەو کەڵە پیاوە، لەبارەی فتوای مەلای خەتێ و چیرۆکە هەڵبەستراوەکان کە دەڵێن بووەتە هۆی ڕوخانی میرنشینی سۆران، شارەزایان و پسپۆڕانی مێژوو ئەوە بە بوختان و درۆ ناوزەند دەکەن و دەڵێن ئەم فتوایە لەلایەن حوسێن حوسنی مکریانیەوە دروست کراوە و هۆکاری سەرەکیش ناکۆکی و جیاوازی بیر و باوەڕی بووە لەگەڵ مەلای خەتێ و هیچ دەقێکی مێژویش نییە پێش ئەو باسی لەو فتوایە کردبێت. مامۆستا مەلا محەممەدی خەتێ کەسایەتێکە جێگای نیقاش و جەدەل و سیزالێکی گەورەیە تاوەکو ئێستا بەهۆی ئەو فتوایی کە بەناوی ئەوە دراوە لە بۆ ڕوخاندن یان لە بۆ هەڵوەشانەوەی میرنشینی سۆران. ئەمە تاوەکو ئێستا چەندین لێکۆڵینەوە بە تایبەتی لە ماوەی 40 ساڵی ڕابردوو یان 50 ساڵ زیاتر لە ڕابردوو نزیکەی چەندین ماستەر نامە دکتۆرە نامە و هەروەها باسی سربەخۆ توێژینەوەی سربەخۆ و تاری سربەخۆ لەبارەی مامۆستا مەلا محەممەدی خەتێەوە نووسراون. مەلا محەممەد کوڕی مەلا ئەحمەد لە ساڵی 1985 زاینی لە گوندی خەتەی دۆڵی خۆشناوەتی لەدایک بووە، بۆیەش نازناوی مەلای خەتەی پێسپێردراوە. جگە لەوەش بە محەممەد ئەفەندی یان محەممەدی خەتێ ئەفەندیش ناسراوە. لە ساڵی 1915 زاینی محەممەد پاشای ڕواندز دەیکاتە مفتی گشتی هەموو ناوچەی سۆران. لە ساڵی 1937 زاینی مەلا محەممەدی خەتێ کۆچی دوایی کردووە و لە گۆڕستانی گەردەگەر لە قەزای ڕواندز نێژراوە. یونس حەمەد، کەناڵی سپێدا، سۆران.